ڕەوشی کارەبا ئەگەر بڵێن خراپترین دۆخ لە 10 ساڵی ڕابردووە ئەگەر بڵێن خراپترین دۆخ ئەم ساڵەکە بینیمانە بەڕاستی بەوەی کە بەکارهێنانی کارەبا خواستی کارەبا لەلایەن هاوڵاتیانەوە زۆر بە ڕێژەیەکی بەرچاو زیای کردووە و بڕی ئەو مێگاواتەی کە ئێمە پێمانەگات ئەگەر بڵین وەکو خۆی نەماوە کەمی کردووە بڵێ وایە کە ئێمە پێشتر 30,000 مێگاوات لە هەرێمدا ئینتاجەکرا بە هەموو وەرزەکانیەوە ئێستا ئینتاجی هەرێم بەرهەمی هەرێم دابەزیەوە بە 2500 مێگاوات کە لەوە 550 بۆ 600 مێگاواتی ئەکات بە شاری سلێمانی ئەمە بەپێ ئەو خواست و داواکارانی کە هاوڵات هەیەیان بۆ کارەبا زۆر کەمە کە ئێمە ڕۆژانی پێشووتوانیوانە 6 ساعت و 7 ساعت کارەبای نیشتیمانی بین بە هاوڵاتیان کە ئەمە ناتوانێت پێداویستی هەرە سەرەتایەکانیان بۆ دابین بکات لەگەڵ ئەوەی کە چاوەڕێی خراپترەکەی نەگەر حکومت کار نەکا بۆ دابینکردنی سوتەمەنی و نەوتی سپی بۆ هاوڵاتیان و ماڵەکان بە غێری کارەبا گەرم نەکرێنەوە تاکیدین کە لەم دۆخە خراپتر و نەخوازراوتر لە ڕێیە.